خەلکێ لەسەر سۆسیال مەدیایە گەلێکی بەحسکردن گوتن دۆناڵد ترامپ نێچیروان بارزانî û mazlûm Kobanê têkel kiriye. Jê we ye li gel serkirdeyekî Rojavayê Kurdistanê de axive behsa Sûriye û Rojava kiriye. Bêguman ne meqûl le tiştekî wiha hebe lê hûn li wir bûn ji nêzik ve wedît. Pişt kamera çawa bû. Li rastî nazem ew li ti serçaveyê girt çünkü bi rastî li danîştinî yekem û li berçavî kamîlekan Serokê Amerîka bi şêwekî giştî basî Kurdî kir, basî Herêmê Kurdistanî kir, basî Sûriyeyê kir. Calewê û çîne ew tefsîre kirabî ke navî Sûriye hatiye wayan zanîbî li heqîqet خۆی هەر لە سەرەتاوە بەڕێستان دیارە نووسراوەکیان پێدا بوو تایتڵەکەیان نووسی بوو ئەسڵەن تەماشای نەکردوەتی بەڕێستان سەرۆکی کوردستانن لێرە کۆمەڵک تایتڵیان نووسە بەلای منەوە گرنگ نییە جەنابتان سەرۆکی کوردستانن سەرۆکی ئەمریکا کە کۆبوونەوەکی وا لەگەر شاندێک دەکات بێگومان ئەگەر خۆشی شخصی موچینە زانیاری پێویستی نەبیتن بەڵام کۆمەڵک ڕاوێژکاری هەنە کە بریفینجی پێشوەختی دەدەن لەبەرەوە ئەوەی کە لە سۆشیل میدیا دەنووسێ بەڕاستی چاواشەکردنە و موچینە مەرامی تکەی لە پشتبی بەڵام کەش و هەوای کۆبوونەوەکە کەش هەوایشی زۆر ورد بوو ینی پرسیاری زۆر وردی دەکرد و دیار بوو پێشوەخت بریفینجی پێدرا بوو یاخود خۆی مطالعای هەندشتی کرده بوو نزیک نیو سەعاتی خایاند و زۆر بە وردی پرسیارەکانی دەکرد لەسەر هەرێمی کوردستان لەسەر جێگە و پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیاسیەوە خەڵکی کوردستان سەروەت و سامانی کوردستان هێزی پێشمەرگە ڕێز و تەقدیر لە بۆ خەڵکی کوردستان لە ڕووی حەوانەوەی ئاوارە و دەربەدەرەکان و قەومیەتەکان و ئاین و ئاینزاکان هەروها مەترسی داعش و سەرهەڵدانەوەی داعش و هاوکاری ئەمریکا لە بۆ لە ناوبردننی داعش و بەردەوامبوونی پاڵپشتی ئەمریکا لە بۆ پێشمەرگە ئەوان هەموو بابەتی باز بوون ترامپ هیچ بەڵێنێکیدا کە پاڵپشتی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە بەردەوام دەبێت خۆی لە یەک تێگەیشتنێک چی فەرمی لە نێوان وەزارەتی بەرگری ئەمریکا و هەرێمی کوردستان هەیە و بەردەوامە و نوێژ دەکرێتەوە بەڵام خۆشی ئاماژە بەوەدا کە خەڵکی کوردستان خەڵکەکی بوێرن و خەڵکەکن ڕێجێی تەقدیرن حکوومەتەکەی و خەڵکەکەی کە هەم ڕوبەڕووی تێرۆر بووینەوە و هەم داڵدەی بە سەدان هەزار کەسیاندایە و ئەو هاوکاریش بەردەوام دەبێتەوە.